تەوەری گفتوگۆمان ئەمڕۆ لەسەر بابەتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بێت کە وەک ئاماژەی پێکرا لە راپۆرتەکە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عراق داوای لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کردووە کە وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردننی پەرلەمان دەستنیشان بکات. دەمانێت بە میوانداری کەرخی ئاڵتی بەرماخ سەرۆکی بزوتنەوەی دموکراتی تورکمان گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین سەبارەت بە دەستنیشانکردنی ئەو وادەیە کە کۆمیسیۆن دایناوە وادەیەکی باشە یاخود نا وەکو تورکمانەکان ئایا هیچ تێبینیەکتان هەیە هیچ پێشنیازێکتان هەیە مانە کۆمەڵە پرسیاری دیکە لە بەڕێستان دەکەم. بەخێر هاتیت بەڕێزکرد. سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم، هیچ تێبینیەکتان لەسەر هەڵبژاردن چارەسەر کرا یاخود تێبینیەکان چارەسەر کراون؟ ئێمە وەکو تورکمان وەکو نەتەوەیەک کە لە کوردستاندا بەیەکەوە دەژین مافی ئەوەمان هەیە کە بەشداری پەرلەمان هەڵبژاردنەکان بکەین، هەموو هەڵبژاردنەکان. پێشترێ ئەوەی دەزانن کە 11 کورسی بۆ کۆتاکان بۆ پێکاتەکان تەرخان کرابوو، بەڵام بەداخەوە لەبەر شکایەتی هەندێک لایەن کە ئەو 11 کورسیە یەکەم جار هەر لە بنەڕەتەوە لابران، بەڵام دوای پاش ئەوەی کە جەنابی سەرۆک بارزانی و جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی هەرێمی کوردستان بە سوپاسەوە مداخلەی زۆر جددیان کرد لەو مەوزوعانە و توانرا 5 کورسی بۆ کۆتاکان بگەڕێتەوە، کەواتە ئێستا کۆتاکان بە شێوەیەک لە شێوەکان پێکاتەکان بەشدار دەبن، بەڵام شێوەی بەشداری بوونەکە پێمان وایە نەعەدالەتێکی تێدایە هێشتا. بەڵێ لەبەر ئەوەی ئەو نەعەدالەتیە کە ئەو 5 کورسێ بۆ پێکاتەکان زۆر کەمە جارێ، پاش ئەوەش جیاکاریان کردوتەوە لە کورسیەکان لە نێوان پارێزگاکان، کەچی ئێمە داوامان کردبوو کە بۆ پێکاتەکان هەموو یەک باز نەبێتن، 4 بازنەیان داناوە. لە سلێمانی کورسێک بۆ هەروەکو لە راپۆرتەکانشتان دیاری کرد، بۆ تورکمان کورسێک دانراوە لە سلێمانی، بۆ کریسیانەکان کورسێک دانراوە لە سلێمانی، کەچی زۆربەی زۆری ڕەهای یعنی دانیشتوانی کریسیان و تورکمانیش لە هەولێرە بۆ تورکمانەکان لە هەولێر و دهۆکە بۆ کریسیانەکان. بۆ هەولێر زۆر کەمە و ئەو کورسی ئێمە داوای هەر 11 کورسەکەمان کرد بۆ پێکاتەکان، 5 بۆ تورکمان، 5 بۆ کریسیانەکانیش یەکیش بۆ برایانی ئەرمان، بەڵام ئەوە نەکرا بەداخەوە پاشەوەی کە نەکرا 5 کورسی دانرا، پاش 5 کورسێکەش کرا بە 4 بازنە. ئیتر ئەگەر ئەو 4 بازنەیە نەمینێ و هەمووی بکرێت بە یەک بازنە هێشتا هەر باشتر دەبوو. ئەمە زیان بە کورسی پێکاتەکان ئەگەێنێت ئەم جۆرە هەڵبژاردنە؟ بێگومان چونکی تۆ دەورەیەک ینی خولێک پێشتر 5 ئەندام پەرلەمانت هەبووە لە هەولێر، ئێستا 1 ئەندام پەرلەمانت دەبێت لە هەولێر، یعنی جیاوازێکە زۆر گەورەیە و تەمسیلی یعنی نوێنەرایەتی خەڵک بەو شێوەیە یعنی زۆر کەمە ناکرێت. تۆ لە هەولێر تەنیا 1 ئەندامت هەبێت لە پەرلەمان، کەچی پێشترێ 5 ئەندامت هەبووە. ئەنیت ناتوانیت تۆ دەنجی نەتەوەیەک بە شێوەیەکی چاک بگەێنیت و بەشداریەکی کارا بکەیت و بتوانیت کە تۆش بەشدار بیت لە هەموو ئەو شتانێک کە لە پەرلەمان وەکو یاسادانان و چاودێری و ئەوشتانە بەشداری تێدا بکەیت. باشە، ئێوە کاتە تێبینیتان هەیە لەسەر بازنەی هەڵبژاردنەکان، تێبینیتان هەیە لەسەر ئەو کورسیە کە ئاماژەی پێەکەن 1 کورسی بەر ئەو پێکاتەیە ئەکەوێت، ئەی بابزانم سەبارەت بە وادەی هەڵبژاردن هیچ تێبینیەکتان هەیە؟ ئەوەی کە کۆمیسیۆن هەڵی بژاردووە پێتان وایە باشە یان ئێوە چاوەڕوانی ئەوواکەن کە وادەیەکی تر دابنرێت بۆ هەڵبژاردن؟ بێگومان ئێمە چاوەڕوانی ئەوە دەکەین کە سەرۆکایەتی هەرێم خۆشیان داوایان کردووە، وەکو کۆمیسیۆنی باڵا داوایان کردووە کە وادەیەکی تر دیاری بکرێت لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە. جەنابی سەرۆکی هەرێمیش زۆر بە ڕاشکاوانە گوتی کەی هەموو لایەنەکان ئامادە بوون بۆ هەڵبژاردنەکە ئەو کات دەکرێت. ئێستا دیارە لە مەرحەلەی دانوستان و وتوێژ و مشور وەرگرتن و ئەو شتانن کە کۆتایی پێهات پێم وابی بە دەستە جەمعی بە کۆدەنجی بڕیارێک دەدرێ سەرۆکایەتی هەرێم جەنابی سەرۆکی هەرێم مێژوویەکی تر ڕۆژێکی تر تەرخان دەکا بۆ هەڵبژاردنەکە. ئەوە ئێستا لەو مەرحلەیەدایە کە ئێستا لەگەڵ هەموو لایەنەکان
قسە و باسی ئەو مۆزوعانە دەکەن کە باشترین کات کەی دەبێتن ئێمە ئەگەر جەنابی کاتێ تورکمان کەیتان پێ باشە ئێمە مشکلەمان نییە لەو مەسلەیە هەر کاتێک کە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بڕیاریدا لەگەڵ حزب و لایەنەکانی تر ئێمە ئامادەین بۆ هەڵبژاردنەکە کەواتە ئەتوانین بڵێن بۆ سبەی کە تۆمارکردنی ناوی پارت و کاندیدەکانە ئێوە ئامادەکاری تەواوتان کردووە پێشترێک کە ئاگدارن ئێوەش یعنی ئەو شتانە کرا ئەو شتانە کاندید تۆمارکردن و لایەنەکان خۆیان تۆمارکردن و ئێمەش وەکو بزوتنەوەی دیموکراتی تورکمان ئێمەش خۆمان تۆمار کردبوو و پسوڵەی بەشداری کردمان وەرگرت بوو کاندیدەکان هەمووی بەڵام دەزانی لە هەندێک شت ڕوویدا کە ئەو شتە نەکرا ئەو لە کاتی خۆیدا ئەو هەڵبژاردنە نەکرا بۆیە ئێستا کۆمسیۆنی باڵا دیسان دووبارەی کردوێتەوە یەکەم جار نییە دووەم جارە دووبارەی کردوێتەوە ئێمە دیسان وەکو لایەنەکان دیسان بەشداری دەکەین و هیچ مشکلە نییە لەو هەر لەسەر هەمان ئامادەکاری و هەمان قاغزەکان تەنیا بەروارەکان دەگۆڕێ و پێشکەش دەکرێت باشە هیچ پێشنیازێک نییە تورکمانەکان بە یەک لیست بەشداری ئەم هەڵبژاردنە بکەن پێتان وایە باشترە بە یەک لیست خۆی ئێستا لیست نازانم ئەگەر بکرێ باسی لیست بکەین دەبی تۆ چەند ئەندامێک یعنی چەند کاندیدێکت هەبێت چەند یعنی کورسیەکت هەبێت لە پەرلەمان خۆی ئێستا ئێمە لە هەولێر بە هەموو تورکمانەکان یەک کورسیمان هەیە یعنی کە دەڵێ لیست خۆی یەکێک دەچێت بۆ پەرلەمان ئیتر نازانین دەبی لە بەرحەلەی ئایندەدا ئێمە لەگەڵ لایەنە تورکمانیەکان دیسان کۆبوونەوە بکەین و بزانین چۆن دەتوانین بەشداری بکەین و ئەو کورسیە چۆن یعنی بکرێت کە چێ بتوانێت ئەو کورسیە پڕ بکاتەوە بچێت لە پەرلەمان نوێنەرایەتی ڕێک نەکەوتون لەسەر پێشترێ ئەوە نەبوو کە یەک کورسی بەبەر هەولێر بکەوێت بەڵام ئێستاەوەی لە بەڵێ هێشتا دانیشتمان نەکردووە لەبەرەوەی وادەی ئینتیخاباتەکە دیاری نەکراوە کە وادەکە دیاریکرا ئێمە چەند کۆبوونەیەکی یەک لەسەر یەک لەگەڵ لایەنەکان دەکەین و ئەو کات بڕارێکی لێ بەڵێ ئێمە زۆر سپاس دەکەین کەرخی ئاڵچی بەرماغ سەرۆکی بزوتنەوەی دموکراتی تورکمان لەگەڵمان بوویت سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان.